گەژەوەی کە ساڵێک بەر لە ئێستا و لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا میوزیسیان کریڤان سالار کۆچی دوایی کرد کە ئەم میوزیک ژەنە دوای ئەوەی ماوەیەکی زۆر لە نەخۆشخانە مایەوە بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە لە کۆتایەکە لە تەمەنی 30 ساڵیدا جانی لەدەستا. کریڤان سالار لە ساڵی 1994 لە شاری سلێمانی لەدایک بووە. بەهۆی دەست و پەنجە هونەریەکەیەوە بەشداری کردووە لە چەندین کۆنسێرت و بەرهەمی هونەری هونەرمەندان. ئەمڕۆ دەستگای میدیایی کورسات گوڵی ڕێز و وەفای بۆ ئەم میوزیسیانە بردە سەر گۆڕەکەی. ای عزیزی دڵی هەمووان ئەی خەندەکای سەر لێوانە ئەو کۆچە لە ناکاوەی تۆ سڵاو لەبێ و کویەکێک لە هاوڕان نزیکەکانی هونەرمەندی کۆچکورد و کریڤان سالار ئەمڕۆ لەگەڵ هاوڕێیانتان لەسەر گۆڕەکەی کۆبوونەتەوە لە ساڵیادی و هونەرمەندە چیمان پێ دەڵێت؟ بەخێر بێن، زۆر سوپاس، عەزەتان کێشا. ئێمە وەکو هاوڕێ و براکانی هاوڕێ و هونەرمەندی کۆچکردومان کاکە کریڤان خۆی ئەم جۆرە مەراسیمانە کە ساڵانە و چلە و هەر کاتێکیان یادی لەدایکبوونی هەر کۆچکردوویەکە لە ئێمەڕۆ بەڕاستی مانای ئەوە نییە کە تەنها ئێمە لەو ڕۆژە یادی ئەم کەسە بکەینەوە، بیرەوەرەکانی باسکەین یاخود سەردانی گۆڕەکەیان بکەین. هەموو کاتێک ئێمە ئەم شتە ئەکەین، بەڵام هەم خێزانەکەی هەم خۆشمان هاوڕێیان پێمان باش بوو کە لێرە کۆبینەوە بە گشتی ژینا من دڵنیام هەرێکێک لەم هاوڕێیانی کە ئێستا لێرەن لەسەر گۆڕەکەی بە بەردەوامی یەنە سەر گۆڕەکەی وە کە لەسەر گۆڕەکەشینە من بەردەوامی یادی یادگاری خۆشەکان و کاتە خۆشەکانیانەکەنەوە. ئەوەی کە سببی ڕئیسیە لەم کۆبوونەوەی لەسەر گۆڕەکەی ئەوەیە کە چەند ئاەتێکی پیرۆزی قورئان لەسەر گۆڕەکەی خوێندرێ و فاتحە دائین و یادی ئەکەینەوە و حەزمان کرد کە کۆبینەوە و ببین سەردانی بکەین بەڕاستی. زۆر بەخێر بێن. ئەمڕۆ ساڵیادی کۆچی دوای هاوڕێی عەزیزمان کریڤانە. پێمان خۆش و وەکو هاوڕەکانی ئەمڕۆ لەگەڵیانە کۆبینەوە و لەگەڵ خێزانەکەی و ئێمەش وەکو خێزانێکی خۆی سێری لۆمان کردووە و کۆبوونەتەوە بووی و زۆر خەمبارین بەمان. بەڵامی تر چی بکەین، یانەوەی کە هەمیشە ئینسانە دەسەڵاتی خۆیانی و ئەوەی کە ئێمە پێمان بکرێ و بتوانین بیکەینەوە یادی بکەینەوە جارجار و بێجگە ئەمەش ئێمە زۆر جار سەردانی کریڤانەکەین. خوا عەفویکە و ئینشاڵڵا تەمەنی درێژی بۆ خێزانەکەی بەجێهێشت بێت. کریڤان هاوڕێیەکی زۆر خۆشەویست بوو، کوڕێکی زۆر قسە خۆش و زۆر هاوڕێیەکی دڵسۆز و ئەوە بوو. من زۆربەی یادگارەکانی قەت دڵمان لە هیچ هاوڕێکانی لە دڵی لە هیچی نائێشا، چکە کوڕێک و ینی هاوڕەکانی خۆی زۆر خۆشەویست، کەسێکە هاوڕایەتی بکردایە و خێزانی خۆی سێریە کرد. یادگارەکان هەموو ئیشی هونەری و هەموو یادگاری جوان بێکەوە و بەداخەوەی تر تەمەن ڕێگەی نەیە کاتی زیاتر لەگەڵ یەکتریا بەسەر بەرین. ئەی خەندەکای سەر لێوانە ئەو کۆچە لە ناکاوەی تۆ نەخی هەموومانی هاژە. من وەکو مامی کریڤان
لە ڕاستیدا کۆستێکی زۆر گەورە بوو کە تووشی یەکەم خۆم بچووکە من یەشێکم لەو کەسانێک کە لە دەرۆی ماڵی خۆمان نابووم ئەو جێگای هەمومانی گرتووە جێگای هەرسێ برا شەی دەکەشم شەی سەردار و شەی سالار و شەی دووشیار دایکم باوکم بۆنی هەرمومانی خست بۆ سەر ئەو تەنها کەسێک بوو لە ماڵەکەیە کە دایک و باوکم توانی بوویان دڵی پێ خۆشکەن ببێ بە دڵنەوەی یەک بۆیان لە ماڵەکەیە لە ڕاستیە کۆستێکی تاڵی گەورە و گران بوو بە ڕاستی جێگای پڕ ناکرێتەوە بەداخەوە. ڕۆحی هونەرمەند کریڤان سالار شاد بێت سەبووری بۆ کەس و کار و خانەوادەکەی ئەمڕۆ دەستگای میدیای کورساتی شەپکە گوڵی ڕێز و وەفای وەکو هاوکارم ساوێن باسی لێوە کرد لەسەر گۆڕی کۆچ کردوودانا و یادی کۆچی دوایی هونەرمەند کریڤان سالاری لەگەڵ خێزان و کەس و کارەکەیە کردەوە. ڕۆحی ئەو میوزیسیانە شاد بەدۆک و هاوڕێیانیشی ئاماژەیان پێدا کە ئەو خۆشەویستی دڵی هاوڕەکانی خۆی بوو چونکە بەڕاستی جگەلەوەی کە زۆر زۆر بەتوانا بوو هاوڕێکی زۆر زۆر باشیش بوو لەگەڵ هەریەک لە هونەرمەندانەی کە کاری لەگەڵا کرد. بەڵێ ئەوەشمان بیر نەچێتەوە کە هونەرمەند کریڤان سالار لە چەندین بەرنامەی تایبەت و چەندین بەرنامەی دیکەی کورساتە بەشداری کردووە.